بەهۆی زریانی ئێرما 6 ملیۆن ماڵ لە فلۆریدا بە ئیلکتریکن و دوورگەکانی کیس وەکو ناوچەکانی شەڕیان لێ هاتووە. ئەو دوورگە بچووکانە لە بەشەکانی تریستانەکەدا بڕاون لە کاتێکدا کە ڕێگەکان و پردەکانی پێکەوەیان دەبەستێتەوە زیانیان پێگەیشتووە. کۆشکی سپی لە ڕۆژی دووشەمە ڕایگەیاند هەرچەندە زریانەکە لاواز بووە بەڵام مەترسیەکەی هەر ماوە. گوتەبێژێک ڕایگەیاند شاری جاکسنڤێلی کەناری ڕۆژهەڵات خراپترین لافاوی لە ماوەی 1 سەدەدا بەخۆبینیوە. ئەو لافاوە بەردەوامە ئۆپەراسیۆنەکانی ڕزگارکردنی ژیانی خەڵکیش بەڕێوەن. ئێمە هیوادارین ئێستادا هیچ کەسێک بەهۆی ئاوی لافاوەکەەوە گیری نەخواردبێت. سەدان ئۆتۆمبیلی وزەی ئیلکتریک ڕۆژی دووشەمە لە هەوڵی چاکردنەوەی ئیلکتریکی ئەو گەڕەکانەدا بوون کە بەهۆی زریانەکە ئیلکتریکیان نەماوە. خزمەتگوزاریەکان لە سەرانسەری وڵاتەوە بەرەو ئەوێ دەڕۆن و پێم وابێت تەنانەت لە کەنەداشەوە. جادەیان 1000 کارمەندی خزمەتگوزاری لە ئێستادا لە سەرانسەری وڵاتەوە هاوکاری لە چاکردنەوەکاندا دەکەن. ڕەوشی کەناری ڕۆژاوی ستانەکە لەوە باشتر بوو کە چاوەڕوان دەکرا، بەڵام ڕەشەبا بەهێزەکە زیانی بە چەندان خانوبەرە و دار و درەخت گەیاندووە. بینینی کەوتنی و دارانە فرمێسکیان لە چاوم هێنا کاتێک بیرم دەکردەوە چەندین ساڵە لێرن و سروش زۆر بەباشی پاراست بوونی. کاتێک زریانی ئێرما بەرەو فلۆریدا ڕۆژت وێرانکاریەکی زۆری لە دوورگەی کارەبیدا نزیکەی هەموو خانۆکانی دوورگەی باربوودا وێران بوون. دوورگەیەکی زۆر بچووکە هیچ توانایەکی نەبوو بەرامبەر بە هێزی زریانی ئێرما. زریانی ئێرما لە قەوارەدا لە دوورگەکە گەورەتر بوو. پۆلان ساندەرز باڵوێزی بەربوودا و ئەنتیگوا بۆ وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا بە دەنگی ئەمریکای ڕاگەیاند ئەمە مەترسیدارترین زریان بووە لە ماوەی 300 ساڵی ڕابردوودا لە بەربوودای دابێت و گوتی هەموو دانیشتوانەکەی چۆڵیان کردووە. ئەلکتریک و ئاوی خواردنەوە نییە و هیچ باڵەخانەیەکیش نەماوە کە تێیدا بژین. ئەو باڵێزە گوتیشی باڵەخانەکان پێویستیان بە جۆرە بنیادێک هەیە کە بەرگەی زریانەکانی داهاتوو بگرێت کە بەهۆی گۆڕانی کەشوهەوا بەهێزتر دەبن. زریانی ئێرما کە لاوازتر بووە بەڵام هێشتا مەترسیدارە لە ئێستادا بە جۆرجیادا بەرەو ئەلەباما دەڕوات هەردوو ستان بارینە ئاساییان ڕاگەیاندووە.